بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەرتەو ئەم کاتتان باش. میوانی ئەمڕۆی ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتەو مصلحی شێخ ناسراو بە ڕێبوار، ڕووناکبیر و شاعری کۆمۆنیست، کەسایەتیەک کە زیاتر لە 40 ساڵ تەمەنی خۆی لە پێناوی دژایەتی سیستمی سەرمایەداری تەرخان کردووە و ئێستاش بەردەوام لە دژایەتی سیستمی سەرمایەداری لە ئێران و کوردستان لە دەرەوە درێژە بە خەباتی خۆی ئەدا. بەم مقەدەمە کورتە ئەگەڕێمەوە ئستودیۆ بە خێراتنی مصلحی شێخ ڕێبوارەکە. بەخێر بێ بۆ ئستودیۆ. سپاس دەکەم. من ناو مصلحە و پێناسیشم ڕێبوارە. ئیتر شێخەکەی تێن نییە. باشە مصلح ڕێبوار. بەرحاڵ بەخێر بێن بۆ تەلەڤیزیۆن. هەروەکە ئاگادارن مەسەلەی هەڵبژاردننی سەر و کۆماری لە ئێران بەڕێوە ئەچێت و بەرحاڵ ئەم مەسەلە بۆ بە سەرتیتری ئەخباری ئێران و دنیا. هەروەکە ئاگادارن 8 کەس لە جانیان و جەنایەتکارانی جمهوری ئیسلامی کە پێشینەیان بۆ هەمووان ڕوون و ئاشکرایە هەڵبژێردراون کە وەکو هەمیشە یەکێک لەم کەسانە بکەن بە سەر و کۆمار و بەرحاڵ بۆ خەڵکی دابنن، لە واقع هەڵبژاردن نییە، داناننە. پێم خۆشە ڕێی ئێوە سەبارەت بەم مەسەلە گوێبیستین. وڵاوە ئێستا زۆر ئاشکراترە لە جاران کە هەڵبژاردن و ئینتیخابات لە ئێرانە ئەسڵەن معنای ئەو ئینتیخاباتە عادی و نۆرماڵیە نییە. لە هەموو وڵاتانی سەرمایەداری ئینتیخابات ئەلان ڕەبتی بە دیموکراسیەوە نەماوە بە بۆنەی ئەوە کە بازاری گەورە دەستی گرتەوە سەر هەموو سیاسەت و اقتصاد و هەموو شتێکی دنیا. غەیری دیکتاتۆری هیچ شتێک جوابی ئەم نظامی سەرمایەداری ناداتەوە، یعنی لە هەموو شوێنێکی دنیا. بەڵام لە شوێنەکانی تر داپۆشراوە لە ئێرانە، لە شوێنێکی وەکو ئێرانە یەکجار ڕوت و قوتە، یعنی ئەو مەیسلاگەڵا هەنجیریشەکە ئەوانی تر ئەیگرن بەرخۆیانەوە ئینتیخابات و دێن مەشروعیەت بۆ خۆیان کەسب بکەن 4 ساڵ جارێک ڕێیەکەی تۆ مەسەلەن ئەدزن لێت و ئیتر بڕۆ خێراتی تا 4 ساڵی تر. لێرە ئەوەش نییە، لێرە مەسەلەوەتە کە ئارام بێت و شلوغ نەبێت و دواییش ئەمان جوابی خەڵک نادەنەوە، چون ئیقتصادەکەی ئێران اقتصادێک نییە لەسەر ئەو مەبنا بێت، فرەتر وابەستەیە بە نەوت و نەچمەوە بەحسی اقتصاد. ئەم ئینتیخاباتە جاران ئێمە پێمانەوت مەزحەکە مەسەلەن رەترەوانی نمایشی ئینتیخاباتی تازیێگەردان هەموو ئەم کەلیماتە ئێستا ڕساییەوە ناکات. ئێستا هەرێکرێ بڵێ مەسخەرە بازار، یعنی ڕۆژنامەکانی خۆیشیان کردوانە بە مەسخەرە بازار، هەر بەو وتوێژ و مصاحبە و دیدارە کە بۆیان لەگەڵ ئەو 8 کەسە ئێستا هەر غەیری ئەینێ ڕۆژنامەکانی خۆیان بەڕێز لەسەر سپی نووسن پێکەنینە هەوە ئاچی لەسەر ئەو تەوەرەی تریش. بەڵام ئێستا پێم خۆشە بزانم هەڵبژاردننی سەر و کۆمار لە ئێران یا دانانی لە واقع دانانی سەر و کۆمار ئەتوانێت چکوی یارمەتیەک بدا بە مەسەلەی ئاڵۆزی اقتصادی و سیاسی لە ئێران؟ ئەو هیچ ناتوانێت، چونکە سیاست و قانون و هەموو شتێک لە شوێنی ترەوە دابینەکرێ و بەڕێوە ئەچێ، ئەمە هەمویان نەزانن. بەڵام ئەم فەزا و مەرجەئە کە کراوەتەوە بۆ مەسەلەن قسەکردن و بەحسکردن ئەکرێ، ئێمەی کاریگەر زەحمەتکێش حقوق بگیر باسی ژیانی خۆمان بکەین، باسی ئەوە بکەین کە حقوق چەندە کەمە، چۆن بەش ناکاتەوە، ڕوو چۆنە، نەیشتینە ناو بەحسی قوڵی اقتصادی. بەحسێکی زۆر سادەیە کە ئێمە ئەبێ وەکو ئینسان و محتەرەم بژین بە کارێکی عادی و ساعتکاریشمان کەمەوە بێ کە بەکاریش بێتە سەرکار. ئەم سێ چوار نوکتە کە بڵێن سەرەتای اقتصادێکی کۆمۆنیستیە
بێنینە بەرەوە کە ئێمە مەسەلەن ئیزافە دەستمزمان بۆ کێچ و حقوقمان چەند شەزیاکە ئەبێ زۆر زیاتر لەمە بێت چی و چۆن ئەم بەحسانە ببینە بەرەوە ئەم کارانە ئەگینا ئەوەی کە مەسەلەن ڕئیس جمهور تەسیرێکی بێ خۆشیان ئەڵێن عالەمیشەڵە ڕۆژنامەکانی خۆیان دووبارە و سەبارە ئەڵێمەوە ڕۆژنامەکانی خۆیان ئێستا ئەوە نە ئازادی لە ئێرانە دەستکەوت بووە دوای ئەم هەموو شەڕ و شۆرشی 57 تا ئێستا ئەوە نە ئازادی دەستەبەر بووە کە شدە نووسرێ و ئەم شتەکە ئەنووسرێ ئەڵێ کە ڕئیس جمهور و پرێزیدەنت هیچ تەسیرێک و هیچ تەغییرێک لە مەسەلەکان نادا تەنها مەسەلەی شاگردانیەکە تەعزیەگەردانیەکە نمایشێکە بۆ ئەوەی کە گوایە خەڵک ڕێیەدەن و گوایە ئەم نظامە مەشروعیەتی لە خەڵک و لە ڕێی خەڵک وەرەگرێ کە نابێ ئەوە بدرێ بەدەستەوە و نابێ ئەو مەشروعیەتە بدرێ ئیترجا ئەگەر مەجال بێ سەر ئەوەیش کارەکان بەعزە کەسێک نیگەران لەوەی کە سجیلەکان شناسنامەکان مۆری نەخواردبوو و مۆری خواردبوو ئەلعان ئەوەنە زۆر نەوانە کە ڕێی نادەن کە بپێچەوانەوە ئەوانە کە شناسنامەی مۆرە خوار ڕەنگە سبەی ڕۆژ تووشی شەرمەزاری بن چون ئاشکرایە کە ئەوگۆڕێک بەڕێوەیە نەکە لە ئێران لە هەموو دنیاچە پرسیارەکان بەڵێ هەروەکە ئشارەتاندا بە مۆزوعەکە نووسینی ئەم شتانە لە ڕۆژنامەکانی خۆیان و ئشارەدان بە مۆزوعانە هەر دیسان لە واقعی خۆیان نەبوونی هەر ئەو ئازادیە کە ئاماژە بە مەسایلە نادرێت بەڵام پێم خۆشە بڕۆمە سەر سوالەکە کە ئەوەی لە ڕۆژانی ڕابردووە منازرە تەلەڤیزیۆنەکانتان حتمما بینیوە بە بڕوای ئێوە ئەم مهندسی انتخابات و هەڵبژاردن و ئەم شتانە ئەتوانێت سەرسوزەنێک ڕەبتی ببێ بە دەرد و مەرگی تەبەقەی کاریگەر و فەقیر و هەژار لەو کۆمەڵگە ئەتوانێت بۆ نانی سەرسفرەی ئەو خەڵکە جوابێت ببێت خۆشیان بە ئاشکرا وتیان ئەمە مەسخەرە بازار بوو پەردەیەکی تر بوو لە مەسخەرە بازار انتخابات ئەسڵان ئەوە هیچ لە شوێنێکی دنیای دەرەوە ئەو جۆرە ناکرێ بێزگەلەوە منازرە یعنی کەسێک و کەسێکی تر ئەمە 6 کەس 8 کەس هاتن بەڕیز دانیشتن و سوالەتێکیان لێکردن و وەکو تووتی جوابیانداەوە هەموویشی لە چوارچەوەیەکی معەنە ئەمە هیچ ڕەبتێکی بە ئەو قسانەوە کە ئێمە ژین دەستمزە خۆکمان ئەشێ کافی بێ ئەبێ بێکاری بە کەمکردنەوەی سەعاتکاری باقی خەڵکەکە چارەسەر بکرێ ئەبێ اقتصاد و تەوەڕوون بە تەولیدکردن و بە مەسەلەن هەڵبردنە سەرکاری خەڵک ئەمانی هەرتیانە بوو ئەوەی تیا بوو کە مەسەلەن تەبعیدکەن لە ڕاهبردنی گەشتمانزانینیکەن و وەختە خەڵکی یعنی ئەوەی کە ڕۆژنامەکانە بەم ئازادیەک دەستەبەر بووە من دیسان پێم وایە ئازادی لە ئێرانە ئێستا لە زمانی شاو لە زمانی زوو گەلێک زیاترە لە قانونە هەمووی مەحدودە لە قانونە هیچ حقوقێکت نییە مەسەلەن یا ژنان حقوقیان کەمترە لە زمانی شاو بەڵام هەم ژنان هەم کچان و جوانان و ئەوانە هەم خەڵک و ئازادی بەیان حتا کەسێک لە زیندانەوە نامانووسێ ئەڵە ڕێی مەدەن ئەمە شتێک نییە قانونی ئیجازەی دابێ ئەمە شتێکە مبارزاتی خەڵک و مبارزاتێکە هەر لە 35 ساڵەمەوە بەرەوە لە خەگەلێک زووتریشەوە لە ناوبەی ناوچەکاندا ئەمە هەڵناگرێتەوە بۆ بە بڕوای ئێوە هەڵناگرێتەوە بۆ نظام و بۆ سیستەم مبارزاتی بەرحەقی خەڵک ئەم ڕەغمی نظامە مەسەلەن ژن کە لەشکر بەسیجی و ئینتیزامی بۆیان نەدەرەوە کە چارچەوەکەی بەسەرەوە ڕاگرن هێشتا هەر چارچێ و مەسخرەکرێ ئەمە عەلا ڕەغمی قانونە على رغم ئەوەی کە قانون ئازادیەکانی محدود کردوێتەوە ئازادی زۆرتر بوو بۆ بۆنەی نەهزەتی ئیجتیماعی خەڵکەوە بۆ بۆنەی حرەکەتی خەڵکیەوە چ لە کوردستان چ لە باقی شوێنەکان لە ناو کاریگەران مەسەلەن تەشەکولی کاریگەری ئەو خۆ بە هیچ جۆرە بە هیچ نوکە دەرزیەکی ڕازی نییە بەشی خۆی جێگەی کردوێتەوە جێگەی شەکاتەوە کۆمۆنیزم لە ئێرانە محتەرەمە لە قانونە هەر هیچ ئیجازەیەکی پێ نادرێت مەقسوودم لەوە کە ئازادی لە ئێرانە فرەبووتەوە
بە کۆشش و ینی مبارەزاتی ئێمە بەمعنای هەموو کۆمەڵانی خەڵک جێگە جێگە و جێگە جێگە کەم و زۆر ئەوشی هەیە بەڵام ئەوەنەیە کە ئازادیانە بە پێچەوانەی قانونە قانونی لە هەڵتەکان بەڵێ بێگومان نەتیجەی کۆمەڵکوژیەکانی دەهاکانی شەست و کۆمەڵکوژی ئەم دواییانە کە بێگومان ئەبێ هەر نەتیجەی باشتریشی لێ بکەنەوە. پێم خۆشە ئەگەر ئیجازە بنگەڕێنەوە کوردستان و مەسایلی هەڵبژاردن لە کوردستان. هەروەکە ئاگادارن تریبوونی جەریانات و ئەحزاب وەکو حزبی دموکراتی کوردستان و جەریانی سازمانی زەحمەتکێشان باڵی موحتەدی و لایەنەکانی تر بەردەوام لە دەورەکانی ترە تریبوونێک بوون بۆ هەڵبژاردن و بۆ بەشداریکردنی خەڵک هاندانی خەڵک لە مەسەلەی هەڵبژاردن و بەشداریکردن لە انتخابات و ئەو جۆرە مەسایلانە. بەڵام ئێستا بە پێچەوانەی دەورەکانی پێشوو ئەمان باز لە تەحریمی انتخابات ئەکەن. پێم خۆشە ڕێی ئێوە سەبارەت بەم مەسەلەوە بکرێت. ئەوەی کە ئەمان بەیان دەبێتەوە تەحریمیان کردوێ من بەدەخەوە نەبیستووە بەڵام مەسەلەکە ئەوەنە ئاشکرایە. الآن ئەوەنە ئەم قسە هەیە کە ئەوان بەرلەوە تەوجیهەکان ئەوە بوو کە ئەگەر کەسێک نەچێ ڕێی نەدا شناسنامەکەی مۆری لێ نادرێ کە مۆری لێ نەدرا کوپۆنی پێ نادرێ کە مەسەلەن ئەگەر ئیزدواجی کرد مشکلێتە ڕێ ئەگەر بۆ چوونە سەربازی و چۆزانم دانیشگا و ئەم بەروەوبەر یا هەر جۆرە کارێک. بەڵام ئێستا ئەوەنە بەرینە ئەم مەسەلەی بەرامبەرکێ لەگەل بە ئیستیلاح هەڵبژاردن و ئەوەی کە تەحریمیەکەن وا دیارە مۆری شناسنامە ئەبێ بە مایەیەکی شەرمەزاری مەسەلەن لە ماوەیەکی کورتە لەبەرەوە ئەمانیش کەوایان کردبێ هەڵاتوان بە شوێن مەسەلەن دواکەوتوترین کۆمەڵانی خەڵکا و کە بەڵکو مەسەلەن خۆیان تێکەڵی مەسەلەی ئۆپۆزیسیۆن بکەنەوە. ئەم جەماعەتانە هەرپەرست و فرسەت تەڵەب زیاتر هیچیان پێ ناوێژرێ سیاسەتەکانیان بە گوێرەی مەسەلەن سیاسەتە ئیمپریالیستیەکان و چۆن بتوانن بەشێکیان بێ لە قودرەتی سەرمایە بۆ سەرکوتی خەڵک. ئێمەش ئەوەتە بۆ قودرەت هەوڵەدەین ئێمەش بۆ ئەوە هەوڵەدەین قودرەتی سیاسی بگرین بەدەستەوە جامعە بگۆڕین بە شێوەیەکی کۆمۆنیستی. بەڵام ئەوەی کە تۆ داوای سەهمێک بکەی لە قودرەتی بورژوازی کە بەشداربی لە سەرکوتی خەڵکە ئەمە هەرپەرستیە کە ئەوانەوە بشەنەوە. زۆر بە کورت پێم خۆشە ئەو پرسیارە هاتە بەرەو کە ئێستا پێم خۆشە خۆم بپرسم جیاوازی ئەو قودرەت ویستنی ئەو قودرەتی کە ئێمە ئەمانەوێت لەگەڵ ئەو ویستنی قودرەتی ئەوانە چییە؟ ئەمە دەمێکە ئەم قسە کراوە لە پێشینەی ئەمەشە هەیە لەرەی وتی هەموو قودرەت بۆ شوراکان مەبەست شورای سۆڤێتەکانی خەڵک کە کۆنتڕۆڵی اقتصاد و جامعە و هەموو شتێکن بەدەستەوە. ئێمە قودرەتەکەمان بۆ ئەوە گەرەکە کە خەڵک خۆی تەولید بکە خۆی اقتصاد بەڕێوە بەرێ نەک اقتصاد اجتماعیات و هەموو سیاسەتێک بەڕێوە بەرێ و بە شێوەی مستەقیم نەک ئەم دموکراسیەکە 4 ساڵ جارێک دێن ڕێیەکەتە دزنەوە ئیتر ئازیزان بەخێر بەڵکو دموکراسیەکی مداومی هەمیشە زیندوو کە لەو شوێنیشا کە نمایندەی انتخابەکان نمایندەکان هەمیشەوە لەژێر چاودێریانەوە ئەکرێ لای بێ ئەکرێ تەمدیدیکە یاوەکو لای بێ. ئەمە قودرەتەکەمانی من بۆ ئەوە گەرەکە کە ینی دوو تەبەقەی ئیجتیماعی لە ئەساسا ئەلعان رقابەتەکە لەسەر قودرەتی سیاسی بورژوازی و کاریگەر و مەحرومە تەبەقەی کاریگەر و بێژین حقوق بگیر و مزد بگیر و ئەمانە قودرەتەکەیان بەدەستەوە بێ ئەمجار هەرچی ئەکەن بۆ خۆیانی ئەکەن ئەمجار بەرهەمەکەیشی لە ناوخۆیانە دابەشی ئەەکەن و ئەڵبەتە دیارە بۆ ئەوەی کە جامعەیش بەباشی بچێتە بەرەوە مەدرسە چۆن بێ و مەسەلەن بێداشت و چوزان و ڕێگاوبان و فڵان و فیسار ئەوانە هەمووی بەبێ دزی و فزی بەبێ مەسەلەن تاڵان و بڕۆ
اقتصاد وجه كنترولي أو كسانا بك اقتصادك واضحا بديا أي خلقانا قدرت لدسي أو كسانا به هم قدرتي شاء يتر نسمنا تيوري تا أو وقتك أو بالترفك يتر برجوازي الميدان أو وقتك برجوازي نما يتر يبجاري هم يقول أم قدرتي شيء تر وردا محفة بتوا يعني وردا وايليك هم كس بتوافقوا بجين أول جمعي كان بنبرو. بهم خوشة استالا دوابشي برنامج كمانا. وكو كسايتيكي كومونيست كسايتيكي روشن فكرو شاعريكي أو كومرجاك بيجومان بشكي هرزور لا بينراني إما لنزيكو لقل مستراوكانو شعركاني إوا عشنائي عنها. بهم خوشة بيامي إوا وكو مصلح ربوار برانبر بو كومرجاك زانا. والله بيامي من ويا كإمتنيانين زۆر نازڵەکە گەورەیە تەنها ئێران نییە ئەوە دوێن و پێرە لە تورکیا بوو ئەوە هەر دوێنە لە پێرە ڕۆژی جومعە لە فرانکفورت تەظاهوراتی گەورە عەلەی سەرمایەداری نە عەلەی تەنیا دەوڵەتی ئەڵمان ئەمجا لە یۆنان و فەرەنسا و لە ئەمریکا تەواوی کورەی ئەرز کەم و زۆر دوور و نزیک ئەم نازڵەتە بەڕێوەیە کە بالاخره ئەم نظامە عادڵانەیە کە سەر و ژێرە هەڵی گەڕینەوە بینێنە سەر جێگەی خۆی بە شێوەیەکی عادڵانە ئەو خەڵکەی کە کارەکەن و تەولید دەکەن و کارێکی مفید دەکەن لەم جامعە ئەوانە سامان و سەرۆتی دابشکەن مثلا اقتصاد و سیاست و اجتماعیات و هونەر و هەموو شتێک بەرن بەڕێوە بەو معنا کە هەمووی گەشە بکا و هەمووی هەڵبدا و ئێمە ئەگەر مەسەلەی پەیامە بۆ ئەوەی کە چی ئەکەین و چی ناکەین ئەمە ئەکەین کە لەگەڵ هاوماڵانمانە لە هەموو دنیا خەریکین ژێرکەنی ئەم نظامی اجتماعیەکەی بۆ ئەمڕۆ بۆ ئەم ئینتیخاباتە ئێسەیتر کەس نەماوە بەتایبەت لە کوردستان لە دەورەی حیزبەکان خۆیان تەشکیلات دەن لە دەورەی کۆمۆنیزم کۆبنەوە لە ئەسڵا و بۆ ڕۆشن بوونەوە و زەڵال بوونەوەی کۆمۆنیزمێکی کارا و لێهاتوو زیاتر و زیاتر هەوڵ بدەن کۆمۆنیزم شتێکە لە کوردستانە ناسراوە شتێکە محتەرەمە ئەڵبەتە لە هەموو ئێرانە محتەرەمە وردە لە هەموو دنیا خەریکە محتەرەمە بێتەوە و ئەم کۆمۆنیزمە دیارە احتیاجی بە گەشە و هەڵدان هەیە هەندێک ناتەواوی هەیە هەندێک مشکلاتی لەڕێیە بە هەموومانەوە تێبکۆشین هەر کەسە لە جێی خۆی و لە حنای خۆی ئەمە ئاگاه بوونەوە وشیار بوونەوە و متشەکل بوون ئەمە ئەو هەنگاوانەیە کە هەتاوەکو ئەو ڕۆژەی شۆڕشی سۆسیالیستیە کرێ هەر لە دەستوری ئێمە ئاگاه بینەوە لەباری کۆمونیستیەوە چی دروستە چی غەڵەتە ئێمە چۆن ئەتوانین مەسەلەن ژیانی خۆمان هەر لەم ئەم ژیانە بەسەر ئەم کوڕی ئارزەوە لەم دنیا خۆشتر بکەین و شادمانتر بکەین و متشکل بین یعنی بۆ ئەمە طبعا بەتەنیاییش ناکرێ تەشەکولیش مەبەست ئەوە نییە کە هەموو بەیەکەوە کە جارجارە بەعزە کەس باسیەکەن نەخێر ئێمە تەشەکولێک بەوجودیانین کە مەسەلەن جیاواز بێ لەوانەیە کە هەرپەرستیەکەن لەوانەیە کە مەسەلەن ڕێگە بۆ شەر خۆشەکەن مەسەلەی شەڕیش هەر مەسەلەیەکی مهمە يعني خەتەری شەڕ خۆشبەختانە شەڕ ئێستا نییە یعنی بەرەو ئێران بەڵام باشترین مانع و باشترین تەزمین بۆ ئەوەی کە ئەم خەتەرە نزیک نەبێتەوە دوورکەوێتەوە ئەوەتەکە خەڵکەکە قودرەتەکە بگرن بەدەستەوە هەرچی زیاتر ئەلان قودرەتێکت بێتەوە بەدەستەوە کە لە شاری سنا مەسەلەن شاری مەهابادا ئەتوانی ئازادیەکت بێ شتێک بکەی على الرغم بسيج وعلى الرغم باسدار مثلا سكوتجار على الرغم حتى قانونيش أدي أما زياتر بكيتو زياتر بيت ميدان مثلا
بە تایبەت بزوتنەوەی متالباتی کارگەری دەستمزی زۆرتر وەکو بۆ ژیانی خانەوادەیەکی متوسط بە شێوەیەکی ئینسانی زندگی بکەن بە یەک کار بە کەمتر لە 8 ساعات لە ڕۆژە و کەمکردنەوەی ساعاتکار و حلی مەسەلەی بێکاری بەو جۆرە حلی مەسەلەی مثلا اعتیاد و ئەنواعی نالەبارەکانی کۆمەڵ. سپاس بۆ بەڵامەکرد لەبەرت کورتی کات ئەبێ قسەکانتان پێ ببڕم. بێگومان ئاکامی شەڕ تەنها ماڵوێرانیە بۆ تەبەقەی فەقیر و هەژار و کرێکاری کۆمەلگا بە هیوای بەدیهێنانی ژیانێکی باشتر و دنیایەکی باشتر بۆ کرێکاران و زەحمەتکێشان. بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پارتەوە بوو توێژێکمان بوو لەگەڵ ڕووناکبیر و شاعیری کۆمۆنیست مۆسلح ڕێبوار تا بە یەکگەیشتنەوەیەکی تر ماڵەوە.